هاوڵاتیانی بەڕێز ئەم کاتتان باش فەرمون لەگەڵم هەواڵە. سەرچاوەیەکی هەواڵ لە بەڕێوەبەرایەتی قەڵاچۆکردنی تاوان پێڕاگەیاندین. ئەم شەو کاتژمێر 9:25 دەقیقە تەرمی کچێکی تەمەن 24 ساڵان لە دارستانی سەری شار دۆزراوەتەوە. ئەم کچە کراسێکی زەرد و پانتۆڵێکی ڕەشی لەبەرایە. پاشتاوەبوونی لێکۆڵینەوەی یاسایی لەسەر سروشتی هەمووداوەکە دەرکەوت کە دوای دەستدرێژی لێبانێکی زۆر کوژراوە. بێگومانم ئافرەتە بێتاوانش قوربانی دەستی مرۆڤە دڕندە و دژ بە مرۆڤایەتیەکانە. دیارە ئەمە یەکەم جار نییە کە کاری دڕندەی لەو جۆرە دەرهەق بە ئافرەتان ئەنجام دەدرێت. بۆیە داواکارین لە هەمووان لە هەوڵی بەردەوامدا بن بۆ ڕێگرتن لەو تاوانە ناڕەوایانە. هەر کەسیش زانیاری زیاتری سەبارەت بەناسینەوە یاخود چۆنیەتی ڕوودانی ڕووداوەکە هەیە با پەیوەندیمان پێوە بکات لەگەڵ ڕێزدا. چینام کاتتان باش. ها چۆنە ڕێککەوتەکەم ناوە خێرە؟ خێرە بێ چییە؟ ئەڵێ زیرەوەشمان لێک لێگە بەلای کچێکی شاپڕۆی. طبعا وایە گەر کەسێکی بەڕاستی خۆزیە هەنێ جار گەشت بسەبێت. ڕێزمێ بۆ قسەکەت بە فراوخان خۆی زۆر باش مەناسێ بڕات کە ئەوە ئازانی دەرەقەت یا مشتێن تەنها ئافرەت نەبێت. ئەی باشە چۆن دەرەقەت ئەم هەروها هاجاتی؟ بەخوا ئەوەیان ئازایەتیەوە بوو. هەرێ بەڕاست ئەوە چۆنە میانتان لەگەڵانیە؟ بۆ کاکسەکی ئەم شوێنیان لە ماڵەوە نەبووە؟ چی؟ بۆ قسە ناکەی چۆزان ئەم شەو میانی تۆ نەبوو؟ بەڵام چی؟ هدێنێ نیوەڕۆمنی جێشتووە بۆ نەگەڕاوەتەوە ماڵەوە؟ بۆ خۆتان خۆش بکات سەر تکایە وەرە بێنەرەوە بەرخۆت خۆتە زانیە سەکاتێکی حەساسەوە پێویستمان بە تۆیە بۆ کۆکردنەوەی زانیاری ئێمە دوێنە شەوم هاوڵمان پێگەیشت تکا لێکم وەرە لەگەڵمان با بچنە دەرەوە فەرموو فەرموو بڕگار بشم لە ماڵی ئەمە میوان بێت. وڵاتی لە ماڵەوەشیان وەرگرتە بوو. بەڵام لە بازار پەشیمان بۆیەوە لەگەڵ ئافرەتەکە ڕۆی. دیتۆزێشی تایبەتی خۆم هەیە. لە دوایەوە نەمبینیەوە. کەواتە لە بازار یەکتیژابنەوە. زۆر چاکە. بۆ کاتێک لە دایرەکەتان ناچوونە دەرەوە کاتژمێر چەند؟ دوانیۆڕۆ بوو. جارێکێک پێش تەوابوونی دەوام بوو. ماوەی چەند لە بازاڕە؟ نزیکەی هەر ساعتێکە بوو.
باش دەچێنە کارێک بۆ ئافرەتتان کرد لە دوکانی بازرگانەکە بوو شەوەی دەموچاوی ئافرەتە چۆن بوو؟ زۆر کەم تەرکیزم کرد ئەوەندەی بێتەوە یادم قژی کەمێک سەرد بوو بەڵێ بەس بوو یا کورد باڵای مام ناوەندی بوو جەستەیەکی پڕیا بوو ڕوونی چاوەکانی چۆن بوو؟ زۆر کەم تەرکیزم کرد وەک زامانێکی لەجاوە بوو زۆر چاک سێری مێنانە بکە بزانە کامیان لەوە چ نا لە هیچیان ناچێ ئەم وێنەیە لەسەر وەسوانی تۆ باسێکە دروست کراوە بزانە شێوە لەم ئافرەتەدا چێت تقریبا سۆزان زۆر سپاسەژی تۆ دوانی سەعاتی خۆری لەسەر بڕێت ئەگەر پێویستمان پێ بوو ئاگاداری بکەینەوە تۆش لە هەواڵی تازە ئاگادارمان بکەرەوە زۆر بێتاقەتم بۆ ناوە بیرێکە ئەرێ بەڕاست وەکو بزانین هیچ دەر نەکەوتە تاوانە پۆلیس بەردەوام لە گەڕانەوە بەڵام تا ئێستا هیچیان بۆ دەرنەکەوتووە بینیت؟ ئەرێ بەڕاست ئەوە چییە؟ چێوێ لە تۆ؟ نەزانم گیرم خواردۆ بەدەستێەوە 100 جار پۆرتیم شکانووە کەچی سەخیفە هەرەڵەی لەگەڵەویشتم نییە سەفیدە من زۆر داوای لێکردنەکەم بڕوا بکە خۆم بە گەورەترین تاوانبارە زانم هەستەکەم من بۆمەتە سەبەبیەم تاوانە تۆ بۆ ئەبی دەکەیتەوە قەدەرێکە هاتوو ڕۆی دێنەوەی هەوڵ بین تاوانبارەکە بدۆزینەوە نەزانم قەدەری ئێمە بۆ وایە لەوەتی من تۆیەکمان ناسیوە ساتێک ئاسوودە نەبووین کام دێکەم بەڵاز لەو قسانە بێنین ئێمە هاتوو زۆر بگۆڕین داوای لێبوردنەکەم ئەڵێن بڕێن کاتمان درەنگ کرد با ئارەزووی تۆ بێت ئەم شۆمانەیە بە خزمەت جەنابێت بکەیت ئەکرێ بزانم چیتانەوێت
ڕاوەستە. کاک سەفین ئەم دوو سێ ڕۆژە پێ ژارەکە بۆ بشونای چونکە لەو بڕواایە بەبەربوونیی قوشە دەبەردەمان خۆش مەڕام دانابوو بەڵام ئێوە لە یاری خۆتان مەوەستن خۆم دەستبێنەوە پشۆیە کاک سەفین دڵنیای لە خۆت مەبەستمەوە توانی یاری بکەیت هیچ مەترسا زۆریش لە خۆم ڕابینم ئەرێ بەڕاست دەربارەی ڕووداوەکەی و شۆڕ گومان لەسەر کەس پێیان نەکردووە نەوەڵ ئازاد جان من تا ئێستا دوژمناتی کەسم نەکردووە نازانم چێ بوو مەگەر یاسام نێنێم بۆ ئاشکراکە ئەرێ نەڕۆین کاکە تۆ چی لەم نەوێ؟ ڕاوەستە ئەمەوێ قسە لەگەڵا بکەم من هیچ قسەیەکەم لەگەڵ تۆ نییە ئەمە دوجار بێ بتبینمەوە ئەگینە من نامەوێت لە ڕێگەی هێزە و داگیرەکەم ئەژینە زۆر بە ئاسانی توانم بەڵام هیچم پێ ناکرێت لەگەڵ تۆ چونکە وا هەستەکەم خۆش نەوی خۆشحاڵیشە بۆی کە تۆ یەکەم ئافرەتی لە ژیانمە خۆشویست بێ کوان تا ئێستا عەلی بەزە نەگەیشتوون؟ نەخێر تا ئێستا نەگەشتوون. ئەلۆ؟ بەزادم قوربان ئەوە ئێستا گەیشتینە جێ ئەوە عەلی ئەسپەریە ئێوە قسە لەگەڵا بکە.
بمره. سلام آقا معظم، حالت خوبه؟ سلام آقا جان. تشکر میکنم. با قولی که داده اید معلوم میشد که دوز رازگویی هستید. امیدوارم که تأخیر نشده باشم. برعکس حاضر شدنی من نشانه قدردانی از شماست. تشکر میکنم. معلوم است همه چیزا با او گفته اید مگر نه؟ بله، امیدوارم جای رضامندی و اعتماد شما باشم. این نشین مربوطه به علاقه شما نسبتا بیما. کاری شما اینقدر سنگین نیست و زیاد تاثیرگذار نیست، چون که شما پهلوان هستی و از راه ورزش این کار را انجام میدهید. هرچی از دستم بیاد دریغ نمیکنم و این کاری که هم میخواهید برات انجام میدم. اینجا حساب کن که او مرده است و حصه زنده میخوره. مهم بعد از بازی از اون چهره زش را نبینم. قبل از هر چیز هدیه کوچک برایت آماده کردم. امیدوارم قبول فرمایید. در آینده هم در خدمت شما هستم. از بابت هدیه هم تشکر میکنم. بازم در خدمت هستم. و حالا هر جای که دوست دارید تعطیل خود را بگذرانید. آقا جان خوبه؟ خداحافظ آقای اصفری. خداحافظ.
نەفید باش وەسی زۆر باشە شتەکەشمان بە درێنەوە باش دیژەبی زۆر سپاس وامزانی پیام ڕاگرتووە نەمزانی کۆمەڵێک کە سەجی برسی بە خێوەکەم تەنانەت باسی دوکانەکانی خۆشتان پێ ناکرێت بە چەند ناپیاو نەتەدەنی بەڕووی خوێر لێ بگنەوە داوەشێن بۆ چ پیاوێتن ئێوە پیاون ئێوەی پیاوان هەرەوەنی لێواری مەر نزیکە بنەوە هەموو پیاوەتی خۆتان بیرەچێتەوە پیاو واتە جەنگ و کوشتن پیاوێکە میشتە دەست و پلی لە خێنانە بێت بە چیە بزانیت کە پیاوە جۆ بگرن ئێستا ئێمە لە بەردەم شکستشی گەورەین هەرچی پیلانێکمان دانابوو فاشل بوو تەنها یەک ڕێگە لە بەردەمانە ماوە بە هەر نرخێ بێ ئەبێت کوژێ ئافرم پڕم کە لە خوێن تا ژەهرم کوشندەتر بێت سپاسی و مامۆستایەکەم کە بەردەوام ڕق و چینەم پیاچێنێ ئەو کەسەی فێری کوشتنی باڵندەیەکمەکە تا ئەبەت جەلادێکی مرکەچێ بن هەموو ئەوانەی ژێتان لێبوو دەرسێ بوو بۆ ئەوەی مووی پیاوەیتان بجوورێت مرتان بشێنن شتێک لە ناخما بەنگە خواتەوە و بەردەوام ئازارمەیە ئەوە ترسە لە مردن چەند ڕقم لەو کەسا دەدۆ کاتێ حەقیقەتی خۆمم پیاڵێ تۆ بۆ لە شەوە ڕاشەوە قساکەیت لەبەروی لە ڕۆژا درۆزنم ئەوڵ بە لە شەیشە بەڕووپۆشە بوویت ناتوان شەو کلیل نەفتی مرۆڤە دەسەڵاتی شەو زۆر لە مرۆڤ بەهێزترە تۆ بوو لە خێوی شەمشەمەکوێرەکان بوویتایە ئەزانی چەند ئیرەی بە شەمشەمەکوێرەکانە بم هەمیشە دەستیکیان مەستە بم وازە قسە پڕگوشان لێنە بیرێ لە حاڵی خۆمان بکەرەوە چی بکەین تا لەوەش دیارزگارمان بێت هەموو شتێک مەتاقی کردێتەوە تەنیا یەک ڕێگاماوە تاقی نەکەینەوە ئەویش مەرگە مرد بەڵام من نامێ بمرم کەسمان نامانێ بمرین ئێستا هەڵ ببنویت و تامی مردن بکەین بۆ بەیانی بیرێ لەوەش دیارەکەینەوە
Beros no kamu bena. لكاتي خواتيت جیوەکە مادەیە؟ كوا بارقة ئەوە 25 مترە. ئەوەی بەجار جێبەجێ نەکرێت پێویستە ئافرەت جێبەجێیکە.
هیوادارم دوانە دۆزێت. تا پشتان ئەشەمێتەوە کڕوش بەرن. ئەمڕۆ شازادێک میوانی کۆشەکەمانە کە عەرشی خۆوەندی ئەوە ئەبێ شەنازی بۆ بکەن کە ئێوە لە بەردەم بەختەوەترین ئافرەتی دنیا وەستاون. ئافرەتێک کە ئەتوانێت نەمری بە پیاو بەخشێ. پیایی بوو دەڵ هەمیشە لە پێخەفە بەختەوە لێکات. ئێوەی پیاوان ئافرەت و باخچێکی پڕ ڕەزە دەبینن بۆ ئێمە حاڵە. هەرگیز فێری خۆشەویستی بن. هەوڵ بە بۆ دوجار. ئەو دەمام کە ڕەشەی ڕوخسار دوورد و خاشکەی تا ڕووی ڕاستەقینەی خۆ بناسیتەوە. هیچ کاتێ وەک ئێستا بێدرامەک نەبووم. دەسەڵات دواتە ئافرەت و خوێن. لە مەولا نامەوێت جۆ دەنجی قەلە ڕەشڕاگرم. ئەوە سۆزانە. کامتان تا یاسەمی ناسی و بابی ناسی. قسەی ئەو قسەی منە. ڕەتکردنەوەی بۆ نییە. ئێستا سوپای دەکەن. قوربانەوەمان دەکە گەشت. بەڵام تا ئێستا نەمان کردوێتەوە. لەو دیوە؟ بەڵێ. سۆزان فەرموودانیشە. ئێستا مەگەڕێنەوە. باوجان، ئەڵێ چی بەختێکە بۆ بکردنەوە؟ داوای لێ بوت نەکەم. بڕۆن بۆ شتە خڕافیانە نییە. من پەیمان پێمەیە کە خڕافیاتنە. تۆ قسەکانم باشتر نەچوو، هیچم لێت ناوێت. بە قسەم کە چاوتوان، ئەم هەلە لە کیس خۆمەیە. تو ئێستا دەستم دەرێ، با سەیرێکی بکەم. دواییش موریەت پێمێکش مڕادی دڵە حاصل بکە. تۆ عاشقێکی سەرشتێکی. کچێکە خۆشەویست هەموو بۆنی خۆت پێیا بکەن. بەڵام ئەو کتانت ناومێت مەبە. ئەو ئێستاش هەشتێکی ئەبەتی هەیە بۆ تۆ. خۆشەویست گەڕێتەوە وڵات و بە هەشتێکە پێدەبەخشێت. تۆ لەو بڕوای سۆزانێک بتوانێت خۆشەویستی بکە؟ تۆ پیاوێکی درۆزنی. هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان خۆشەویستی نەکردووە. من هەموو ژیانی خۆم لە پێناوی خۆشەویستیە دۆڕان. عاشق هەمیشە پێویستی بە قوربانیانە. قوربانی لەبە زیاتر بێت چی بێت؟ تۆ پیاوێکی ترسنۆکی. ئافرەت پیاوێکی خۆشەیە کە ژیانی خۆش بێت، نەک ترسنۆک وەکو تۆ.
زۆر چاکە سۆزناکان دەسەکانی خۆش بێن ئەمانە ژمێنەکانی فیلمی پێشون کە چاپ کراون ئێمە سێ لە بەڵگەی تەواو کۆکردنەوەیان بۆی توانین بەتەواتی بێنە ئەنجام ئەوەش لە یاد نەچێت تۆ سەر چالێکێکی پۆلیسی گەورەیە تا توانی سەرنجە و کابرایە بەلای خۆتا ڕابکێشە و بەڵام باگاش بەرەوە ئافرەتە بۆی بەنهێنی کارەکەت نەزانێت زۆر بێخەم بەلەوەیان بەتەواتی هەموو قسم کۆنتڕۆل کردووە وەک ئافرەتەکەش هەوڵم ماوە کەمترین بەریەکەوتنمان هەبێت نەوەک فرسەتم لێ بێنێت کەواتە تۆش کەمی شتێکە نەبێت ئێمەش بە هەموو شوێ پارێزگاری لێەکەن باش بەڵام تکایەکە لێ یەکەم تا ئەتوانن ئاگاداری وەسەی سەرفین بن نەوەگەویشم لەدەست بچێت ئەم قوربانیانەشم بەشێکی لەبەر خاتری ئەوە بەشەکەی تریشی بۆ ئاسوودەکردنی گیانیان کاریە سۆزان تۆ ئێستا کار بۆ یاساکەی لە چالایشیشی گەورەیەت لەبەرەوە تۆ بچۆ بەلای کارەکانی خۆتەوە هیچ خەمی سەفیریش نەبێت ئێمە ناڕاستەوخۆ ئاگامان لێ زۆر باشە من ئەڕۆم زۆر چاکە بە زووترین کار لە هەموو گۆڕانکاریەکان ئاگادارمان بکەرەوە باش شێرە گیان ئادەی وەرە بزانم وەرە شتێکی جوانێ پیشانم زامەزانی چییە؟ ئەزانم ڕسمەکەی خۆم و خۆتە ئادەی باوەیان ئەی فێڵزان ئەوە چوە نەزانی ها باوکە گیان ئەم ڕسمەیان بارای تۆ بمێنێتەوە بەڵام وونی نەکەی ها کچێ ئەرێ ئەو جاڵتایە بۆ نەپێچاومەتەوە درێنگە پاسی بەغام دەست ناکەوێت دوایە بێ بە تەکسی بڕۆم هەموو شتێکم بۆ داناوی ئەڵێم ئەم جارەشان لە ڕێگای کەرمکەوە ڕۆی بۆچی؟ هیچ بەست خوا ئەگەر لە خۆت بێ لەو ڕێگا چونکە ئەو سێدرانە خواخۆی بیانویشیانە جۆمێرێ ئەگەر لەبەر کەسابەت نەبووایە بەدە ساڵی ژێم ناکەوتاو ناوە لەبەر ئەو سەگ و گورگانە کەیە گەڕێیتەوە زۆرێ پێچێ چییە؟ پرسیارەکانت زۆر سەیرە لەوانەیە هەر وەک جاران سێ ڕۆژێکم پێچێت دەباشە ئەوە من و شێرەش ئەچینەوە ماڵی باوکم دەباشە ئاگا لە شێرە بێ خوا حافیز ئەلۆ وام بۆ سەرەوە نبووم کردی ڕووناکی بە چاو نەبینی ڕێیتر ئەو ڕۆداشینە دەبینەوە لەگەڵ لە خەوە ئەمانشم کەنای تۆیان دایکە بۆ باوکم نەگەڕایەوە توزانم بە نیشکایی بۆ نەگەڕا لەوانەشە هەر نەگەڕێتەوە جایەکیش ئەوەندە پرسیان سەر ئەو سەگە لێ نەکەیت دایە ئەو پیاوەی کێیە جارێکی تر قسەی وا لە زمان بێتە دەرە زمان داخەکەم سەگ کوڕی سەگ بڕۆ دەرەوە نامێ ڕزای قورسی تۆش ببینم بڕۆ دەرەوە لە باوکرد سەگتر بڕۆ
گەورە خۆی ژیان لەگەڵ تۆ بەسەر نەبردێت دەمێت کە هەستم بۆ مەرامەت وڵاوت کردووە ئەپێرێکی گۆڕەکەتان دیکە کەی بە قوربانی بۆ تۆش تۆشی کاری نەشاندا تۆش ئافرەتێکی درۆزم بوویت وێنەیەکی دیرە دایکم پێویستە بەرسی خۆم بۆ دای بەشاری بێرم کۆ ڕاکەمێت ئەو کاری لە خەسنامێت ئەنجام بداوە درۆ کرد وانە لەگەڵەوە دەمریت چونکە درۆ کردم مردن شارتین دیارە لە بەرداش درۆکەت ساز بۆ گێڕیانی بۆ کێناوە دێنە دێنە دەستم تا بە خۆش قەڵێنەوە گرێت ئەفرەتەیەکی خۆشەویستی ژیان نەپرسنەوە تۆ
کاتتان باش؟ ناکرێەوە بە ئاسانی بەجێم بێڵی دڵم پێویستی پێدا بەڵام ئەفسوس ئەو کەسەی بۆ تۆژی کەچی تۆ ئارەزوی مەرج دەکەیت بۆ بەس لەبەرەوەی تۆ تاکە ئەفەرمی خۆشەویستی ها ئەمە گەورەترین خیانەتە تۆ لەم لێ کردووە ئەگەر چاوم خیانەت لێ بکە هەڵیە کۆڵم داوا لە پیا و بودڵەکانەکەم ناوە جێبێڵن مەرتان بشێنن دەی سۆزان پێش ئەوەی بمەیتە دەست گوردەکان خۆت کۆتایی بە ژیانم دێنا دیارە بە خوێنی سرەمتینویت ڕاستە ڕاستە ئەم جارەشیان تۆ بۆ چی هاتوو بێرە ئیشی چییە بێرە ئەوەی بێ لەگەم نابژی یا بێ بکوش بێت یا بێ بکوژێت لە نێوان مردن و ژیان نایشام ژێرە ئەم جارە چۆن دەستم ڕزگارێت
ناو کاژەکەیان داواتان لێەکەین بە خێرایی خۆتان تەسلیم بە پۆلیس بکەن چاکر وایە خۆتان بەدەستەوە بن بۆی بتوانین هاوکاریتان بکەین سوادەوری کارگەکە بە هێزی پۆلیس دەنراوە دووبارە یەکەمەوە بۆ هەمووانی ناو کارگەکەیان خۆتان حەساراوە داواتان لێەکەین بە زوودی خات خۆتان تەسلیم بکەن سوادەوری کارگەکە بە هێزی پۆلیس دەنراوە نەژۆیتەوە چاودی لەگەڵ تایە ڕاوەستا ئێستا ئەکەم بە قوربانی چرکێوی دەمانچەکەمەوە بێت سیانیان دەچی کراون لای خۆمانن کاکسە ئێمە بە ناوی یاساوە داوای لێبوردن دەکەین کە بینە هۆی دابڕانی تۆ سۆزانکان ڕێکەوتێکی باشش بلێرە با باش بزانین سۆزانکان لە بیناوی تۆنیان کوشکرد چالاکیی گەورەی ئەنجامەوە ئێمەش هەروە زۆر سۆسپاسان دەکەین کە هاوکاریتان کردین بە ئاشکراکردنی ترسناکترین تۆڕی تاوانبارە دووبارە سوپاسی تۆشەکەین خۆشەویستەکەی جاران من ئەمەش بکوژینیان بوو بۆ ئاسوودەکردنی ڕۆحینیانە مەم کرد